لە چەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە وەرزی بارانبارین و ئەو گۆڕانکاریە کەش و هەوایە دەکەین و باز لەوەش دەکەین گەمزانین پێشبینیەکان چین بۆ وەرزی بارانبارین و دووبارە بارینی و گۆڕانکاریە کەش و هەوایەکان گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاک ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەزانی سلێمانی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک ئاسۆ گیان سڵاوی خوا لێبێت، سوپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. زۆر سپاس بۆ بەڕێستان، سڵاوتان لێبێت و زۆر ڕێز و سڵامانێ بۆ بەڕێستان و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێیان زۆر سپاس. زۆر سپاس. کاک ئاسۆ، هەڵسەنگاندنت چییە بۆ وەرزی بارانبارین و ئەم ساڵ ئاستی بارانبارین چۆن دەبینیت بە بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ بەڵێ زۆر سپاس. دیارە بارانبارینەکان ئێمەش هەروەکو پێشتریش چەند جارێک ئاماژەمان پێیاوە بارانبارینەکانی ئەم ناوچانە بەوە ناسراوە کە لە وەرزێکەوە بۆ وەرزێک بەرزی نزمی بەخۆیەوە ئەبینێ. ئێمە هەر بەپێی ئەو تۆمارانەی کە لە بەڕێوەبەراتی کەژناسی بوومەلەرزەزانی سلێمانی تۆمار کراوە بارانبارینەکان کە لە ساڵانی چلەکانەوەی تۆمارە تا ئەو بارانانی کە یەک دوو ڕۆژی ڕابردووش دابارەوە هەمووی تۆمار کراوە کە ئەمە لە وەرزێکەوە بۆ وەرزێک گۆڕانکاری بەسەرادێن و دیارە سروشتی ناوچەکانی هەرێمی کوردستانیش لە ڕووی جوگرافیاوانێ جیاوازن کە ناوچە گەرمیانیەکان هەیە، ناوچە پێدەشتەکان هەیە و پاشان ناوچە شاخاویەکان هەیە کە ئەمانە خۆی لە خۆیدا جیاوازیەک لە کەش و هەوای ناوچەکەی دروست کردووە، هەر لە ڕووی پلەکانی گەرما، هەر لە ڕووی دابارینەکان. لەبەر ئەوە بارانبارینەکانیش بۆ ئەم ناوچانی خۆمان لە هەرێمی کوردستانە لە ناوچەیەک و بۆ ناوچەیەک جیاوازە و گۆڕانکاری بەسەرانە. بەڵام بە شێوەیەکی گشتی بارانبارینی ئەم ناوچانەك بەهۆی ئەوەی کەوا چووکە دەکەوێتە ناوچەیەکی کەش و هەوا مامناوەندوە سروشتی ناوچە کەش و هەوا مامناوەندەکانیش ئەوەیە کە ئەو تەزەبزوبەیان ئەو ڕاڕایی کە لە بارانەکانە لە وەرزێکەوە بۆ وەرزێک بەخۆیەوە دەبینێ. ئێمە وەرزمان هەبووە بارانبارین لە پارێزگای سلێمانی گەر بە نمونە بێنینەوانێ وەرزمان هەبووە تەنها 250 بۆ 300 ملیم بارانباری و بەڵام وەرزیشمان هەبووە 1370 ملیم باران داباریوە کە تێکرایی بارانبارین لە پارێزگای سلێمانی لە ناو شاری سلێمانیا 675 بۆ 680 میلیمە. لەبەر ئەوە بارانبارینەکان سروشتی ئەو بەرزی نزمیە هەیە بەخۆوە دەبینە. توانین بڵین ئامارەکان سپاس بخوا وەروەها ئەو ئومێدانی کە ئێساکە هەیە لە ئاسمانی هەرێمی کوردستان بەگشتی و ناوچەکە بارودۆخی بارانبارین بۆ کوردستان دڵخۆشکەرە یاخۆت جۆرێک لە جۆرەکان بەرەو مەترسی ناڕوە؟ بەڵێ خۆی دیارە لە ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بە تایبەت کۆتایی هەفتەی ڕابردوو ئەوە کە شەپۆلێکی بارانبارینی گشتگیر کە ناوچەکەی گرتەوانێ کە سوپاس بۆ خوا بڕێکی زۆر لە بارانبارین هەر لە هەموو هەرێمی کوردستانە لە ناوچەکانی ناوچە شاخاویەکان، ناوچە دەشتاییەکان و هەروە ناوچە گەرمیانەکانیش کە دیارە ناوچە گەرمیانەکان ببوورە ناوچە گەرمیانەکان وەک ئاشکرایە وەرزی پار ساڵ و پێرار ساڵیش تا ڕادەیەکی زۆر وشکی بوو کەم بارانی بوو لەو ناوچانە. بەڵام سوپاس بۆخوا کە ئەم ساڵ بارانبارینەکان بڕێکی دڵخۆشکەر بوو بە هەموو ناوچەکان کە هەر بۆ نمونە لە ناوچەی شوان بۆ نمونە کە ناوچەیەکی گەرمیانیە تا ئێستا 125.6 ملیم باران باریوە کە بەراورد بە ساڵ پار تا ئەم کاتانە 1 ملیم باری بوو. لە ناوچەی کەلار 59 ملیم باران داباریوە کە ساڵی پار تا ئەم کاتانە 5 ملیم. ئەمانە بڕێکی دڵخۆشکەرن. بەڵام ئێمە ئەوەشمان لەبیر نەچێتەوە جارێ وەرزی بارانبارینمان لە بەردەما ماوە و هێشتا وەرزی بارانبارینەکان ئێمە تا ڕادێک ئێستا لە وەرزی پاییزان کە لە ڕووی ئاو هەوا و لە ڕووی مەناخیەوە لە یەکی دوانزەوە دەچینە وەرزی زستان، بەڵام لە ڕووی فەلەکیەکەوانە کە لە 21 و 22 دوانزەوانێ دەچینە وەرزی زستان کە بۆ ئومێ و پشتیوان بەخوای گەورە کە ئاستی بارانبارینەکان بۆ وەرزی زستان و وەرزی بەهاریشمان لە بەردەما ماوە کە ئەوانەش هەمووی بڕی بارانبارینی باشی تایە پشتیوان بەخوا بگاتەوە ئاستی تێکرایەکانی خۆی. هیچ پێشبینیەک لە لای ئێوە هەیە کە ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتووتردا دووبارە بارانبارین دەست پێ بکاتەوە؟ بەڵێ ئێمە ئەو پێشبینیانی کە هەیە پاڵپشت بۆ پێشبینیانی کە لە بەشی پێشبینی بەڕێوەبەرایەتی گشتی کەژناسی هەرێم و وەزارەتی گواستن و گەیاندن دەردەچێت کە دیارە یەک دوو ڕۆژی ڕابردوودا ئەگاداریەکی بڵاو کردەوە کە
کەشوهەوا لەم ڕۆوانێ بەرەو جێگیربوون دەڕوات و زۆربەی کاتەکان ئاسمان نیمچەهور و هەور دەبێت و پێشببینی دەکرێت کە شەپۆلێکی بارانبارین لە کاتەکانی ئەمڕۆ درنگانی ئەم شەوانێ هەرێمی کوردستان کە دیارە لە کاتی ئێستادا ناوچەکانی ڕۆژئاوا و باشووری ڕۆژئاوای عراقی گرتوتەوە کە پێ دەچێت بۆ شەو درنگانی شەو هەرێمی کوردستان جیاوازی ناوچەکان بگرێتەوانێ و بۆ سبێنێ کاریگەریەکەی دەتوانین بڵین زیاتر دەبێت و هەنێ جار بە شێوەی لێزمە باران ناوچەکان دەگرێتەوانێ و هاوکار لەگەڵیشە پلەکانی گەرمانڕوو لە نزمبوونەوە دەکات و ئەگەری بە فربارینیش دەبێت لە ناوچە شاخاوێ بەرزەکان بە تایبەتی ناوچە شاخاوەکانی پارێزگای دوهۆک و هەولێر کە دیارە شەپۆلی پێشووتریش ئەو ناوچانە بە فربارین گرتیەوانەیە. کاگ ئاسۆ هەماهەنگی و بەدەمەوە هاتنی لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ئێوەیە دیارە بەپێی ئەو تەجروب و ئەزمونەی هەتانەوە هەروە لەگەڵ ئەو تەکنۆلۆژیایی لە بەردەستانانەیە بەلانی کەمەوەتوانن پێشببینیەکی زۆر دروست یان تا ڕادەیەکی زۆر دروست بۆ مەسەلاەن 24 کاتژمێری داهاتوو بکرێت لە هەر ڕۆک بارودۆخێکات دەبینین ساڵانە لە کتوپڕێکە لافا و دروستەبێ یاخود لە یەکێک لە شوێنێکە زیاد لە پێویست بارانە بارێ هاوڵاتیان تووشی گرفتە بن هەمانگی نێوانەوە لایەنە پەیوەندیدارەکان تا چەندێک پشت بە داتاکانیەوە دەبەستن وەروە بەدەم ئاگادارکردنەوەکانتانەوە دێن بەتایبەت ڕەنگە لەم ڕۆژانە بە دواوەی ترە و حاڵەتانە ئەگەری دروستبوونی هەبێ. بەڵێ خۆی دروستبوونی حاڵەتە سروشتەکان کە هەنێ جار خۆی دەبینێتەوانێت لە دروستبوونی ئەو بارانە زیادە ڕەوێیانە یان ئەو حاڵەتە پەرجێرەیانی کە ئەبێ زۆر جار بەهۆی بارانبارینی زۆر و لێزمە بارانەوە ئەبێتە هۆی دروستبوونی لافا و بەرزبوونەوەی ئاستی ئاوی سەرزەوی ئەمە دیاردەیەکە لە زۆربەی زۆری ناوچەکانی جیهانە ڕوو ئەدات. بەڵام ئێمەش هەروەکو هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی ئێمە دیارە لیژنەی فریاگوزاری خێرا کە لیژنەکە لە قایمقامەتی پارێزگای سلێمانی جەنابی قایمقام سەرپەرشتی دەکات کە ئێمە نەک بۆ وەرزی زستان بۆ وەرزی هاوینیش کە زۆر جار ئەبێتە هۆی دروستبوونی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوەن و لە دارستانەکان ئەم لیژنەیە دەست بەکار بووە کە کۆمەڵێک فەرمانگەی خزمەتگوزاری کە وەکو بەڕێوەبەراتی خۆمان وەکو شارەوانی وەکو دایرەی کارەبا وەکو بەرگری شارستانی کە ئەمانە دایرەی کارەبا ئەمانە هەمووی بەشدارن لەم لیژنەیەدا کە متابعە ئەکرێت و ئێمە وەکو بەڕێوەبەراتی کەژناسی سلێمانی ئێمە زۆر جار کە ئەو حاڵەتانە پێشببینی دەکرێت و بڵاو دەکرێتەوانێ ئێمە لە ڕێی ئەو لینکی کە لە نێوانمانە هەیە ئاگاداریان ئەەکەینەوانێ لە هاتنی شەپۆلێکی بارانبارینیان هەر حاڵەتێکی ترکە ببێتە هۆی دروستبوونی لافا و ناسەقامگیری کەشوهەوا و ئەمانە ئەم پەیوەندیانەمان هەیە. لە ساڵانی ڕابردوودا بەشێک لە شوێنەکان لە ڕێمی کوردستاندا مەترسی وشکە ساڵیان هەو بە تایبەت لە کەلار و دەوروبەری و شوێنانی کە گەرمیانن زیاتر ئەمساڵ هەڵسەنگاندن چیە بووی کە ئینشاءڵڵا بەراورد بە ساڵی ڕابردوو نابێت و ئاستی بارانبارین لەو ناوچانەدا باش دەبێت؟ بەڵێ خۆی دیارە بابەتی وشکە ساڵی کە ئێمە ئێستا لە کاتی ئێستادا زووە باس بکرێت هەروەکو چکە لە سەرەتا ئاماژەم پێەیە ئێمە بارانبارینەکان کە لە هەرێمی کوردستانە ئەبارێت بەپێی هەنێک هەڵسەنگاندن و هەنێک تەقیمکردن بڕی ئەو بارانی کە لە وەرزی پاییزدا دەبارێت عادەتەن لە 150 بارانی وەرزەکەیە و لە 150 دەکەوێتە وەرزی زستان و لە 135 دەکەوێتە وەرزی بەهار. دیارە ئێمە جارێ زۆر زووە باز لە بابەتی وشکە ساڵی بکرێت بەڵام بابەتی وشکە ساڵی بابەتێکە کە دیاردەیەکی سروشتیە کە ئەمە زۆرێک لە ناوچەکانی جیهان زۆر جار تووشی ئەم حاڵەتە ئەبن دەرەنجامی کەم بارانیەکان و دەرەنجامی زۆربوونی بوون بە هەڵمی ئاوی سەرزەوی و وشکبوونەوەی خاک و کەمبوونەوەی شەی ڕۆک و خاک کە ئەمە ئەبێتە هۆی وشکی و ناوچەکانی هەرێمی کوردستانیش بە دەر نەبووە لە وشکیانە کە هەبووە کە تۆمار کراوە کە هەروەکو وەرزی پار ساڵ و پێرار ساڵیش تا ڕادێک توانین بڵێن وشکیەکی ڕێژەیی کە زیاتر کاریگەرەکانی لەسەر ناوچەکانی ئیداری گەرمیان هەبوو کە لەو ناوچانەدا وشتی بوو بەڵام لە زۆرێک لە ناوچەکانی تر تا ڕادەیەک بارانبارینەکانی باشتر بوو بەڵام هەر ئەو ناوچانەش هەر لە خوارد تێکرایەکانیەوە بووە
بەڵام بەراورد بە ناوچە گەرمیانەکان ئەو وشکیە هەبووە بەڵام ئەمە وەکو ئاماژەمان پێەیە کە ئەمە دیاردێکی سروشتێ زۆر جار ئەمانە تیکرار ئەبێتەوە دیاردەی وشکە ساڵێکان وشکیمان هەبووە یەک ساڵی بووە وشکی هەبووە دوو وەرزی بووە وشکیشمان هەبووە 4 بۆ 5 وەرز بە بەردەوامی دیارە ئەمانش هەمووی کۆمەڵێک دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار و کۆمەڵێ فاکتەری سەر بە سیستەمە داینەمیکیەکانی کە لەم کاتانەدا کارەکەن کاری پەیوەستە بە هاتنی ئەو نزمە پاڵە پەسوانەی کە ئەبێتە هۆی دابارینەکان و هەروەها پەیوەستە بە جێگیربوونی ئەو بەرزە پەستانانی کە لە ناوچەکاندا جێگیرە بێ و ڕێگرێکە بێت لە هاتنی نزمە پاڵە پەسوەکان کە زۆر جار ئەم وشکیانە ئەبێ بەڵام لە کاتی ئێستادا وەکو ئاماژەمان پێەیە بڕی بارانبارینەکان بە شێوەیەکی گشتی دڵخۆشکەرە تا ئێستا بەڵام وەکو ئاماژەشمان پێەیە کە هێشتا وەرزی بارانبارینی زۆرمان ماوە کە زستان و بەهارە پشتیوان بەخوا کە ئەو دیاردەیە دووبارە و سێبارە نەبێتەوانێ کاگاسۆ ساڵانی ڕابردوو ینی ئەوەندەی من لە یادم بێ پێم وابێ ڕێژەیەکی زۆر بابەتی شێو جەوی تەماوی لە زۆربەی شارەکان لە کوردستان بەگشتی تۆزێک زۆر بوو حاڵەتەوە ئەمانە هۆکارەکی چییە یاخۆت دیسانەوەیش پەیوەندی بە بارانبارینەوەیکی زۆرەوە هەیە یاخۆت کاریگەری لەسەر کەش و بارەدۆخی کەش و هەوای کوردستانە بەڵێ دروستبوونی ئەو حاڵەتی تەم و ئینانە دیارە ئەوەش دیاردەیەکی کەش و هەوایە تەمەکان کە دروستە بێ کە زۆر جار ئەمەگەر زۆر نەچینە تەفاسی لەوانێت تەمەکان عادەتەن دەرەنجامی زۆربوونی شێ لە هەوادا کە ئەمە جاری وا هەیە شێت دەگاتە ڕادەی شێت بڵێن دەگاتە لە 180 یان لە 190 زۆر دەبێت لە هەواداوە لە هەمان کاتی شاپلەکانی گەرما نزمە بێتەوانێ ئەمە ئەبێتە هۆی کردداری چڕبوونەوەی ئەو دڵۆپە ئاوانی کە لە هەڵمەکەدا هەیەەوە ئەبێتە هۆی دروستبوونی تەم و بە شێوەیەکی وەک شێوە هەورێکی نزم کە ئەمە زۆر جار لە دوای بارانبارینە زۆرەکان و جێگیربوونی بەرزەپەستان لە ناوچەکاندا ئەم دیاردەیە دروستە بێت کە ئەمە زۆر جار ئەبێتە ئاستەنگ ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئاستی بینین بە تایبەتی لە ناوچە شاخاوەکان کە زۆر جار ئەبێتە هۆی ڕوودانی کارەساتی نەخوازرا و بۆیە ئەم حاڵەتانە زۆر حاڵەتێکی سروشتی و زۆر حاڵەتێکی طبیعەیە لەم کاتی وەرزی بارانبارینەکانە جاری وا هەیە لە شەوا دروست دەبێت جاری وایە لە بەرەبەیانە چونکە لەو کاتانەدا پلەکانی گەرما زۆر نزمە لەبەر ئەوە ئەم حاڵەتە دروست دەبێت بەڵام بە تێپەڕبوونی کات کە پلەکانی گەرما عادەتەن لە بەرەبەیان و لە شەوانێ نزمی بەخۆ بینێ بەڵام بۆ کاتەکانی نیوەڕۆ ئەمانە پلەکانی گەرما بەرزە بێتەوانێ کاریگەری ئەو تەمانەش لەگەڵ خۆیان نامێنێت و کەمە بێتەوە. باشە کاگاسۆ لە بەڕێبەرایەتەکەتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاگادارین کە میشۆ بەردەوام پێشبینیەکان بڵاو دەکەنەوە ئێستا بۆ پێشبینی ڕۆژانی داهاتوو بڵاوتان کردوتەوە بۆ نمونە ڕۆژی چوارشەمە کە دەکاتە بەیانی شەپۆلێکی بارانبارین دەست پێ دەکاتەوە بە شێوازێکی ماوناون وەندێ جار لێزمە بارانیش دەبێت و باز لەوەش کراوە کە بەفربارین لە چەند ناوچەیەکی شاخاویەکان ناوچە سنووریەکاندا دەبێت ئەم پێشبینیانە جێگەی دڵخۆشیە کە دووبارە تیادایەتی کە بارانبارین دەست پێ دەکاتەوە. بەڵێ بەڵێ بەتاکید جێی دڵخۆشیە چکە باران هەموو لایگەزانێت ڕەحمەتێکی جوانە بە پێی ئەو پێشبینیانش کە ئێمە هەر لە ڕۆژانی ڕابردووە بڵاومان کردبوانێت کە دووبارە کاریگەری نزمە پاڵەپەسوی دەریای سپیناوە ڕاز و هەروەها لە هاوکات لەگەڵیشیا کشان و یان درێژبوونەوەی نزمە پاڵەپەسوی دەریای سوور دیارە نزمە پاڵەپەسوی دەریای سوور ئەمە نزمە پاڵەپەسویەکی گەرمیە کە وەرزانە لەم کاتانەدا لە مانگەکانی 11 و 12دا کاریگەریەکانی لەسەر ناوچەکانی هێڵی پانی سەروانێ دەبێت کە زۆر جار ئەبێتە هۆی هێنانی بڕێکی زۆر لە شێو ڕتوبەت بۆ ئەم ناوچانی خۆمان و هاوکات لەگەڵیشە بەهۆی نزمبوونەوە و شۆڕبوونەوەی ئەو حەوزە عیلویانە یان ئەو بارستە هەوا ساردانی کە لە جەمسەرەکانەوە ڕوو لە ناوچەکانی خوارەوە دەکات ئەبێتە هۆی دروستبوونی ناجێگیربوونێکی کەش و هەوا و ناسەقامگیریەکی کەشوهەوا کە زۆر جار ئەمانە ئەبێتە هۆی دروستبوونی حاڵەتی بارانبارینی زۆر و لێزمە باران هەروەکو ئەوەی کە لە هەفتەی ڕابردوودا بینیمان پێدەچێت کە
پشتیوان بەخواکە لە کاریگەریەکانی لە ئەمڕۆوانێ کاریگەری ئەو نزم پاڵەپەسچێ لەسەر ناوچەکان دروست بووە کە لە سەرەتادا وەکو ئاماژەمان پێیا لە ناوچەکانی ڕۆژئاوای عێراق و باشووری ڕۆژئاوای عێراق بەڵام بۆ درەنگانی ئەم شەو کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان و بۆ سبەی بەرەبەیان و بۆ سبەینێ کاریگەری لەسەر زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان شەپۆلێکی بارانبارین دروست دەبێت کە هەندێک جار بە شێوەی لێزمە باران بە تایبەتی لە کاتەکانی نیوەڕۆ و دوان نیوەڕۆدا ئەگەری لێزمە باران هەیە لە بەجیاوازی ناوچەکان و هەندێک جار ئەگەری دروستبوونی هەورە بروسکە هەیە و هاوکات لەگەڵ ئەم شەپۆلەشدا پلەکانی گەرماش بەراورد بە ڕۆژانی پێشووتر نزمبوونەوەی تر بەخۆی دەبینێت و کاریگەری ئەم شەپۆلە تا بەرە بەیانی ڕۆژی پێنجشەممە و بەیانی ڕۆژی پێنجشەممە بەردەوامی ئەبێت پاشان دووبارە کەشوهەوا بەرەو جێگیربوون دەچێتەوە. کاگە ئاسۆ بەڕاستی پێم خۆشەوەکو بەڕێوەبەری کەژناسی بوومە لەرزەزانی سلێمانی ینی پەیامێک ناڵێم تونند بەڵام با تۆزە جددی بێ بۆ هاونیشتیمانیان زۆر جار گلەی ئەوە لە بەڕێستانەکرێ بۆچی پێشوەختە ئاگادار مەسا ئاگاداریان بڵاو نەکردێتەوە لایەنە پەیوەنددارەکانیان ئاگادار نەکردەوە لافا و دروسە بێ ڕەشەبایەکی تونیان مەسەلەن کۆمەڵێک لەو بابەتانە مەترسیترین حاڵەت لەم وەرزەیە ئەگەرێک هەبێ ڕوو بدا لافاوە یاخود بەرزبوونەوەی ئاستی ئاوی سەرزەویە لە بەشێک لە شوێنەکان کە هۆکارەکەشی زۆربەی ئێمە خۆمانین ژینگە ناپارێزین گرفت دروستەکەین لە شوێنی خراپ خانوو دروستەکەین یا هەر شتێکی تر. پەیامی بەڕێزت بۆ ئێمەی هاوڵاتی کە لە ئەگەری حاڵەتی بوونی بارانبارینشکە ئیشەڵا بارانی ڕەحمەت هەر بەردەوام بێ بۆی کەمترین لافاو دروستە بێ خۆمان چۆن بەشێکین لەوەی کە گێشەڵ بۆ خۆمان دروستکەین سەرێشە بۆ خۆمان دروستکەین لە ناو شارەکانە یان لە قەزا و ناحیەکان لە گوردەکان لەو شوێنانی ڕووباری لێ نزیکە یا هەر شتێکی تر. بەڵێ ئێمە هەر بەنسبەت پرسیاری یەکەمتەوە بۆی کە ئێمە هاوڵاتیان ئاگادارکەینەوە دیارە ئێستا ئەمڕۆ تۆڕێکی کۆمەڵایەتی و لە ڕێی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە کە هەیە لە ڕێی میدیاکانەوانەیە هەیە کە ئێمە هەروەکو خۆمان بەڕێوەبەراتی کەژناسی و بوومە لە زەزانی سلێمانی و هەروەها بەڕێوەبەراتی گشتی کەژناسی و بوومە لە زەزانی هەرێم و وەزارەتی گواستنەوە و گەیاندن کە بەشی پێشبینی لەوەیە کە ڕۆژانە هەموو ڕۆژێک پێشبینیەکان بڵاو دەکرێتەوانێ و دوای ئەوە ئێمە هەمان ئەو پێشبینیانە دووبارە لە پەیجەکانی خۆمان بڵاو ئەەکەینەوە و هەروەکو ئاماژەشمان پێەیە هەر حاڵەتێکی بارانبارین یا ناسەخامگیریەکی کەشوهەوا بێت ئێمە وەکو بەڕێوەبەراتی کەژناسی سلێمانی ئەو لینکەی کە هەمانە لەگەڵ لیژنەی فریاگوزاری خێرا کە پێشتر ئاماژەم پێەیە ئاگاداریان ئەەکەینەوە کە ئەو حاڵەتانە هەیە و دیارە هەڵبەتەر ئێمە لە مانگەکانی هەر لە مانگی دەوانێ و سەرەتای مانگی بڵین دە و مانگی نۆوانێ چەندین کۆبوونەوە کراوە لە دیوانی قایم قامێت وەکو لیژنەی فریاگوزاری خێرا بە مەبەستی پاکردنەوەی منهۆڵەکان و بەبەستی پاکردنەوەی ئەو زێراب و ئەو شوێنانی کە ئەبێتەوەیان ئەو شوێنانی کە مەترسی کۆبوونەوەی ئاوی تیا گلد ئەبێتەوانێ هەمووی چارەسەر کراوە کە خۆشببختانە برادرانی شارەوانی برادرانی ڕێگەوبان برادرانی ئاوەڕۆ کە ئەمانە هەمووی ئەم پرۆسیان پێش ڕوودانی بارانبارینەکانی کردو بەڵام زۆرێک لە هاوڵاتیان ئەوەیە کە لە کۆڵانەکانە کە زۆر جار ئەم بارانبارینانە بە تایبەتی ناوچە لێژگانیەکان وەکو ئاشکرایە بەرزی و نزمی ناوشاری سلێمانی جیاوازەکە لە هەنێ شوێنە بەرزە هەنێ شوێن لێژە کە ئەمە زۆر جار لە کاتی لافا و بەرزبوونەوەی ئاوی باراناو کە زۆر جار ئەبێتە هۆی ئاستەنگ و دروستبوونی لافا و لە کۆڵانەکانە کە ئەمە زۆربەی زۆری بەڕاستی هاوڵاتیان سەری منهۆڵەکانیان گرتووە سەری ئەو ڕێڕەوی ئاوەڕوایانان گرتووە کە ئەبێتە هۆی کە ئەم حاڵەتانە دروست ببێت من دووبارەی ئەەکەمەوانە کە ئێمە بە بەردەوامی لە پەیجەکەی خۆمان هەموو ڕۆژێک نزمترین پلەی گەرما بەرزترین پلەکانی گەرما بۆ هەموو ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان بڵاو ئەەکەینەوە و پێشبینیەکانیش بۆ 48 سەعاتی داهاتوو بڵاو ئەکرێتەوانێ و جگەل لەوەی کە زۆر جار حاڵەتێکی کەشوهەوا یان حاڵەتێکی جەوی زۆر بەهێزیەت پێشوەختە بە راپۆرتێکی جیاواز ئێمە بڵاومان کردوێتەوە بۆیە داواکارین لە هاوڵاتیانیش کە هاوکار بن لەم کاتانەدا لە حاڵەتی بارانبارینی زۆر و لە حاڵەتی ئەو حاڵەتە پەرجێرانی کە بارانبارینی زۆر ئەبێتە هۆی دروستبوونی لافا بۆیە هاوکار بن تا بکرێت ئەو شوێنانەی کە
منهۆڵ و یان شوێنی ڕێڕەوی ئاوەڕۆیە ئاستەنجی بۆ دروست نەکرێت و پاک بکرێتەوە هەماهەنگی لەگەڵ تیمەکانی شارەوانی و ئاوەڕۆدا بکرێت. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئاسۆکەمان بەڕێوەبەری کەشناسی و بوو مەلەرزەزانی سلێمانی زۆر سپاس دەکەین کام دەرفەتت بێمە بەخشی و میوانی بەرنامەکەمان بوویت.